من لە 2005ەوە بیرم کردەوە کە لە بواری ژینگەیە خزمەت بکەم بۆی ڕوون کردە دروستکردنی تۆرباین وەکو یەکێک لە ریزبەندی ئەو کارانم لە بواری میکانیکی فیزیادا. بۆیە بیرم کردەوە کە یەکێ لەو بیرۆکانی کە لە پێشتریشە کارم لەسەر کردووە بابەتی وزە بووە، چۆن ڕێگەی ئامێرەکان و لە ڕێگەی کاریگەری ئامێرێکەوە بتوانین بیگوازینەوە بۆ دروستکردنی وزەی کارەبا. چکە وزەی کارەباش دروست نابێت بەڵکو لە جوڵێکەوە گوازرێتەوە بۆ جوڵێکی تر ئەمەش واکاکە کارەبا دروست بێت. بۆیم بیرنەوە کردووە کە تۆرباین دروستکەم. هاتم نزیک 2018 چەند جۆرێک لە تۆرباینم دروست کرد. یەکێک لەوانە کە ئەمەتا لە دەستە چەپی خۆمە ئەم نوعیان پێی دەوترێ ڤێرتیکاڵ وێن تۆرباین. حکمت و ینی مهمی ئەم تۆرباینە لەوایە کە لە لووتکەی چاکانە دادەنرێ، پێویست ناکە کە تۆ کاتی ئاراسی با لە شوێنێک ئێت و تۆرباینەکە بە شێوەیەکی حاسە بە شێوەیەکی تەکنۆلۆژی زۆر پێشکەوتووە لێ بکرێکە ڕاستەخۆ ئۆتۆماتیکی ڕووی لە هەواکە بێ. بۆیە ئەو بواری پێویست نیە، ئەو تەکنۆلۆژیای پێویست نیە. ئەم چیەکە لە هەج ڕوویەکەوە هەوا هەبێ یەکسەر هەواکە وەرەگرێ زیاتر بۆ شاخە بەرزەکانێک کە ئاراستی هەواکانی جیاوازە لە یەکاتە. و حکمەتێکی تریشی ئەمەیەکە قۆتێکی زۆر لەو پەروانانەی کە پێوێت دەتوانێت وزەیەکی زۆر بکاتە بە بەراورد بە جۆرەکانی تر، چکە جۆرەکانی تر تەناتوانێت بە شێوەیەکی بڵاو و سینگڵ پانکی لێبەسی یاخۆت پەروانی لێبەسی. ئەم نوعیان ئەوەی نییە، ئەمان زیاتر دەتوانێت هەوایەکی زۆر بایەکی زۆر وەربگرێت و بگوازێتەوە بۆ تەولید و بۆ فڕنە و پولی و قایش و شتەکانی بۆ توانێت زۆرترین وزە گل بداتەوە و جێنەڕایتەرەکان بخاتەریش. لە پێکاتی دروستکردنی ئەم تۆرباین ئاسوورم لە بنسبەت ئەم نمونانە کە تقریبان تا 3 ئەمپێر کارەبا دەتوانێت وەربگرێت لە ئامێرێک جیازەکەی مۆرگرتووە هاتووە پارانە پێوە کردووە لە تەختە و لە پلاستیک و ئاسنم زۆرتر بەکارهێناو لە ڕێگەی چەسبی تایبەتەوە یا خودت بڕخۆوە وام لێ کردووە کە ئەو پەڕانە لە ماتۆڕە بەستم ببێ بە تۆرباین، شکلێکی تۆرباین وەرگێت. ئەم ئامێرەی تر دیکە کە لە پشتمە لە دەسە ڕاستە ئەمایان پێ دەوترێت شاری وین تۆرباینەوە تا یەک ئاڕاستی هەواکە وەردەکرێەوەی کە وەکو باسیشم کرد. ئەم تۆربانە شتێکی زۆر باوە، تەنانەت دووە باسەکرێکە لە پێش زایانیش ئەم شتانە بەکارهاتەوە بە تایبەتی بۆ هەڵکێشانی ئاو بۆ با بڵێن بۆ ئاش بەکار هاتووە لەو سەردەمە زۆر قەدیمەکانە کە با بڵێن پیشەی سەرەتایی ئەو سەردەمە لە پێشینانە زیاتر کشت و کاڵ و زەرعات و ئەم جۆرە شتانان زۆر بۆیە سوودێکی یەکەمی ئەم جۆرە تۆرباینە ئەوەیە کە بۆ ئاشەکان بەکار ئاهات. بۆیە منیش خەل لە ڕیزبەندی ئەو لە دوای 2015 کە ڕوون کرد بواری ژینگە و دروستکردنی تۆرباین وەکو گرین ئێنێرجی واتە وزێنێ بووەکان لە سروشتا کە سروشتی کوردستان خۆی بەخۆی بەناوبانگە وەکو کار و ئاوی وەکو ڕادەی نسبەی با و هەروەها تیشکی خۆ لەم سیانە دەوڵەمەنە و لە بنسبەت خاکەکەیشی پڕێتی لە وزە و لە کانزای زۆر دەوڵەمەند کە سوودی لەور دەگیرێت لە ڕێگەی ماگنێتەکانەوە بۆ جواندی. بۆیە ئەم تۆرباینەش بە هەمان شێوە لە ڕێگەی سروشتەوە ویستومە کە پەرە بە سروشت خۆی بەمەوە، چکە ئەمە کە ئەم ئامێرانە دروست دەکەین خزمەت بە ژینگەکەین لە ڕێگەی چیەوە واکەین کە موریدەکان نەمێنێ، واکەین کە کارگەکان نەمێنێ، یان بۆ نووسە فکری وا هەیە کەم تۆم ئۆتۆمبیل دروستکەم بە هەوا ئیشکان لە ڕێگەی تۆرباینەکانەوە. جا بۆیە ئەم تۆرباینە با بڵێن بە شێوەیەکی عام لەو بوارانە زیاتر بەکاردێنرێتەوە، سەرەتاش بەکارهاتەوە و لە چەندین بواری ترا بەکاردێنرێ. ئەم ئامێرەی تر کە شێر ئەوین تۆرباینی پێدەوترێت زۆر باوە بەعام بە شێوەیەکی سیگناڵ لە هەموو بوارەکانە بەکاردەهێنرێت. ئەمە شاهر بە شێوەیەکی سادە لە ئامێری ئاسن و پلاستیک زیاتر بەکارم هێناوە کە تیایدا بتوانین ئەو وزەی کە پێویستمانە گلی بدەینەوە و بەدەستی بێنین بۆ ئامێرەکانی ناوماڵ یاخۆت بۆ کارگە بۆ دوکان بۆ جیهازەکان. زۆرترین مەسرف کە بەکارم هێنا بێت تۆڕ نەبووە، ئیشی تۆڕنەکەتم زۆر بەکارهێناوە ئیشی ئاسن ئەو بە ئەوامێر بە شێوەیەکی گەورەکە تقریبەن نزیک 15 ئەمپێر کارەبا دروستم کردووە و زۆر بە شێوەیەکی تۆپمە دروستم کردووە.